ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی هاوین و وشکبوونی پوش و پاوان لە هەرێمی کوردستان بەهۆی نەگرتنەبەری ڕێگەچارە بۆ نەکەوتنەوەی ئاگر بەشێکی زۆری لە پوش و پاوان لە هەرێمی کوردستان بە هۆکاری نادیار دەسووتێنرێن کە هۆکارەکانی بەڕێژەی لە سەدانەوەت بەدەستی مرۆڤە نەک ڕووداوی سروشتی وتەبێژی دەستەی پاراستن و چاکردنی ژینگەش دەڵێت وێڕای ئەوەی زۆرترین ئاگر کەوتنەوە بەدەستی ئەنقەستە بەڵام بەشێک لە جوتیارەکان هۆکارن بۆ کەوتنەوەی ئاگر ئەویش سووتاندنی زەویەکانیانە لە دوای کاری دروێنە و هەڵگرتنی بەروبوومی هاوینەیان بۆ ئەوەی بتوانن جارێکی تر زەویەکانیان بۆ کاری کوشتتوکاڵی بەکاربهێننەوە. پێویستە هاوڵاتیانی ئێمە زۆر بە ئاگادارانە و بە بەرپرسانە کاتێک کە سەردانی دارستانەکان یاخود ناوچە گەشتیاریەکان سەیرانگاکە دەکەن مامەڵە بکەن کاتێک کە خواردن لە بۆ خۆیان ئامادە دەکەن خواردنەوە ئاگرەکانیان لە دوای خۆیان بکوژێنەوەیان ئەو کەسانەی کە جگەرە و نێرگەلە دەچێشن بە هەمان شێواز پاشماوەی جگەرە و نێرگەلە زۆر زاریانی کە بابڵێن زیانی زۆری داوە لە دەغڵ و دان لە دارستان بە شێوەیەکی گشتی. بەشی دووەمی ئەو بابەتەی ئێمە سوتاندنی دارستانەکان پەیوەندی بە تۆپبارانی وڵاتانی دراوسێوە هەیە کە ساڵانە ئەو بردومانە دووبارە دەبێتەوە ینی لە چەندین شوێن لە ئێستا حالیان با بڵێن لە ڕۆژانی ڕابردوو ئەمڕۆکە ئەم حاڵەتە دووبارە بۆتەوە ینی با بڵێن هاوچێشەیەک هەیە لە دنیا ئەویش ئەوەیە کە 105 هەموو ئەو سوتانانی کە ڕوو دەدەن هۆکارەکەی سروشتیە بەڵام 195 مرۆڤ دەستی تێدا هەیە ینی بە ئەنقەستە و بەمەبەستە. لە کاتی کەوتنەوەی ئاگر لە ئێستادا هیچ ئامێرێکی پێشکەوتوو بەردەست نییە لەلایەن تیمە تایبەتەکانەوە بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکان هەر ئەمەش وای کردووە لە کاتی کەوتنەوەی ئاگر زۆرترین زیان بە پوش و پاوان و دارستانەکان دەکەوێت. سەرۆکی لیژنەی شارەوانی لە پەرلەمانی کوردستان دەڵێت بەداخەوە لە کوردستان ئامێری پێشکەوتومان نییە تاکو لە حاڵەتی نەخوازراودا بەکاریان بهێنین و زیانی زۆر بەر هاوڵاتیان نەکەوێت. دیاردەی سووتانی پوش و پاوانی ساڵانە دیار دووبارە ئەبێتەوە خۆتان نەزانن ئێستا هەرێمی کوردستان لە حاڵەتێکی نائاساییدا جارەوەی پەیوەندیدارە بەسەر سنوورەکانەوە فڕۆکەکانی تورکیا بەردەوام تۆپبارانی ناوچەکانەکەن و ناوچەکانمان بۆ بارانەکەن بەشێکی بەهۆی ئەمە ئاسووتێ بەشێکی بەهۆی وێست کە دیاردەی سووتان لە وەرزی هاویندا دروستە بەشێکی لە ئەنجامی نابەرپرسیارەتی هەندێک خەڵکە تەنها ئەوەی کە کراوە تا ئێستا ئاگر بڕەکە ساڵانە کراوە بەداخەوەیش نەیتوانێت چارەسەری بکە ئەمە زاهیرەیە کە ساڵانە دووبارە بێتەوە هەم زیان بە لە وەرگاکان ئەگەێنێ هەم زیان بە سەوزایی ئەگەێنێت تاکو ئێستاش ئامێرێکی پێشکەوتو نییە لە هەرێمی کوردستان ساڵانە هەنگاوێکترا بۆ کڕینی فڕۆکە بەڵام تاکو ئێستا لەم ئاستەدانیە من ئومێدەوارم کە ئەمە بیری لێ بکرێتەوە هەم لانی وشیاری هاوڵاتیان زیاتر بایەخی پێ بدرێ بۆ پاراستنی لە وەرگاکان و پوش و پاوانەکان هەروە بۆ پاراستنی سەوزایی. بەپێی ئامارەکانی وەزارەتی کوشتتوکاڵ ساڵانە لە هەرێمی کوردستان زیاد لە 250,000 دۆنم دارستان دەسووتێنرێت کە لەم ڕێژەیە بە ملیۆنان دراخت ئەگەر بە تەواوەتیش نەسووتێنرێن ئەوە زیانێکی گەورەی بەردەکەوێت و کاریگەری لەسەر نوێبوونەوە و گەشەی دارستانەکان دەبێت و تەنها لە شارۆچکەی پێنجوێن ساڵانە زیاد لە 30,000 دۆنم دارستان دەسووتێنرێت ئەمەش زیانێکە هەرگیز قەرەبوو ناکرێتەوە و کاریگەری قورس لەسەر ژینگە و سروشتی ناوچەکە دادەنێت. جگە لە سووتاندنی درەختەکان ساڵانە بە هەزاران دۆنم پوش و پاوانی سروش دەسووتێنرێت کە ئەمەش گرفتێکی گەورە بۆ گوندنشینان دروست دەکات بە تایبەتی کاری ئاژەڵداری لە هەرێمی کوردستان. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.